ئەم دوو ڕۆژێ ڕابردوو لە کوردستان هەڵایە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک. لە شاری سلێمانی کچێک بەجلێکی نیمچە ڕووتەوە لەگەڵ کوڕێک چەندین جوڵەی نەشاو دەکەن بە مانجی ڕەمەزان. وە لە شاری دۆچیش کچێک و کوڕێک وێنە و ڤیدیۆکانی خۆیان پۆز دەکەن لە تیکتۆک. ئەوان چی یەکترن؟ وە لە شاری هەولێریش قورئان دەدڕێن و بڵاوی سەر شەقام دەکەن. وارووا کچێکیش پۆستەرێکی بەدەست گرتووە لە ناوجەرگەی شاری هەولێر نووسیوێتی باوەش بە خۆڕایی تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. لە شاری سلێمانی لە شەقامی سەهۆڵەکە کچێک و کوڕێک بە شێوازێکی زۆر سەیری سەما دەکەن کە بۆ ڕەخنەگری نێو سۆشیال میدیا و تیڤەکان و خەڵکێکی زۆر بە شێوازێکی نێگەتیڤ تەماشایان کردووە، خەڵکێکی زۆریش بە شێوازێکی پۆزەتیڤ. بەڵام نێگەتیڤەکە زۆر زیاتر بوو. ئەم کچۆ ئەو کوڕا کچەکە ناوی تیفانی خۆریە، خەڵکی سووریایە و 2 ساڵە لە هەولێر دەژی. بۆ سەفەرێکی 2 ڕۆژە سەفەریان کردو بۆ شاری سلێمانی. واروها کوڕەکەش ناوی محەممەد خالیدە، خەڵکی عێراقە باسڵ، بەڵام پێخۆش نەبوو ناوی شارەکەی بڵێتن لە شارێک لەدایک بووە. هەردووچیان بۆ سەفەرێکی 2 ڕۆژە سەفەریان کردو بۆ شاری سلێمانی. بۆ دەستنە کافەیەک لە شەقامی سەهۆڵەکە لە شاری سلێمانی بۆ کافێ خواردنەوە. زۆر بە سوتفە ئەم موسیقە لێدەدا ئەو کافەیە کە دڵخوازی ئەوانە. ئەوانیش خۆیان پێڕاناگیرێتن و هەڵدەسن دەست بە سەماکردن دەکەن و خەڵکێکی زۆریش لە چاودەورەیان کۆ دەبێتەوە و چەندی ڤیدیۆ وێنەیان دەگرن. ئەوان تەنها 4 دەقە سەمایان کردووە و بۆ چەندین کاتژمێر خەڵک باسییان دەکاتن. و ئەمڕۆکەش کەسانی دیندار و تەقوادار لە هەمان شوێندا نوێژی ئیشایان کردووە، ڕاکات نوێژی تەراوییان لێ کردووە و بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەم کارە دەکەن، دەڵێن کارێکی نەشاوە و بۆ گەنجەکانمان خراپە و گەنجەکانمان پێ بەلاڕێ دەچن و شێوازی ئەوان دەگرن. و ئەم کچۆ ئەم کوڕەیە دامەزرێنەری ئەکادمی M18ە. ئەوان دەڵێن ئێمە تەنها خەڵک فێرە سەما دەکەین و چەندین خوێندکاریشمان هەیە و داوای سەمامان لێ دەکەن و ئێمەش فێریان دەکەین و کۆشمان بۆ داناون. ئەو کارێکردیشمان بەبێ هیچ مەبەستێک بوو، تەنها بۆ خۆشی بوو ئێمە ئەو شتەمان کردەوە. چەندین جاریش ئەم سەمایەمان لە دەرەوە کردووە، لە فانیمۆلی دهۆک و واروەها بۆ ڤاڵانتاینیش کردومانەوە، بۆ ڕیکلامێکیش کردومانە. وا چەندین جار لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک بەتاک کۆڕ یان کەچ سەمایان کردو و نەبووتە جێ ڕەخنە بەم شێوەیە. بەڵام ئەم جارە کوڕێک و کچێک بە جووتا دەستیان بە سەما کرد، بۆیە کەوتنە بە ڕەخنە بارانی نێو سۆشیال میدیا و تیڤی و نێو کۆمەلگای کوردی. ئایا تۆ پێت باشە ئەم جۆرە سەمای لەسەر شەقام بکرێتن؟ وەلەو 2 ڕۆژە ڕابردووشدا ئەم کوڕۆ ئەو کچەیە لە نێو سۆشیال میدیا وێنەی خۆیان بڵاو کردو کە لە ناو باشی یەکتریدان. بەڵام ئەمەش بۆ هۆی دەنگدانەوەیکی زۆر لە نێو سۆشیال میدیا، وەروەها بۆ هەڕەشە لەسەریان هەردووچیان. تاوەکو ئێستا چەندین تۆمەتیان لەسەر بڵاو کردوونەتەوە کە ئایا ئەوانە کوژراون. بەڵام لە ڕاستیدا ئەوانە هەردووچیان ئێستا لە ژیاندا ماون بە نوێترین هەواڵەکان. وارووا پۆلیسی دهۆکیش دەڵێ توندی تویژی دهۆک لەبارەی کوشتنی ئەم کچ و ئەم کوڕا کە لە ڤیدیۆیەک پێکەوە دەرکەوتون ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە. کچ و کوڕەکە هەردووکیان لە ژیاندا ماون و ئێستا بنەماڵەکانیان لە گفتوگۆدان کە کێشەکەیان چارەسەر بکەن. دوای ئەوەی لە 2 ڕۆژی ڕابردوو ڤیدیۆی گەنجێکی دانیشتووی قەزای 3 مێڵ بە ناوی EK لەگەڵ کچێکی هاوڕێی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە، کاردانەوەیەکی زۆری هەبوو و پۆلیسی دۆچیش ڕایگەیاندووە کە ئێستادا کچەکە لەلای ئەوانە و شاردوویانێتەوە، بەڵام 100% ئەو سەلامەتە. بەڵام لە ئێستادا کوڕەکە نادیارە و کەس نازانین لە شوێن دەرەوە خۆی شاردوتەوە. ئایا ئەم کێشانە دەبێت چی بەسەر بێ؟ بەڕای تۆ ئەم کێشەیە چی بەسەر دێتن؟ باماشەوە لە 2 ڕۆژێ ڕابردوودا خاتوونێک لە نێو شەقام قورئانی کۆ دەکردەوە و دەیوت کوێ ئەم قورئانەی فڕێداوە. وەرەوە ئەمەش نەکدانەوێکی زۆری لە نێو سۆشیال میدیا بەدوای خۆی داهێنا. بنار سرێشمەی
ئەو خانمەی قورئانەکەی لەسەر شەقامی 100 مەتری کۆ دەکردەوە ڕقنەی لەو کەسانە دەگرت کە پێیان وا و سیناریۆی کردووە و خەڵکێکی زۆر دایانوت خات و بنەرسرێشمەی ئەمەی تەنها بۆ ڤیو کۆ کردوتەوە خەڵک بیناسێ ئەویش وەڵامی گشت ڕەخنەکان دەداتەوە و ئەو کەسەش دەهێنێ بۆ تەهۆکاری ئەوەی کام قورئانە پیرۆزەیە لەسەر شەقامی 100 مەتری شاری هەولێر بڵاو ببێتەوە. ئەو کەسێکەوە قورئانە پیرۆزەی لەسەر شەقامی 100 مەتری بڵاو کردوتەوە زۆر بێمەبەست بووە. ئاگاشی لێ نەبووە تاکو دواتر لە سۆشیال میدیا بینیویێتەوە چۆن ئەمە ڕوویدا. ئەم گەنجەیە لە کاتێکدا خۆی و خێزانەکەی ماڵیان دەگواستەوە لە هەولێرەوە بۆ گوندەکەیان دۆخۆی باز لەوە دەکاتن کە دوو خانیان هەیە یەکەچیان لە هەولێرەوە ئەوی تریشیان لە گوندا. بۆیە دەڵێ خوشکەکەم هات و قورئانەکەی پێدام منیش لە سەرجامی سیارەکەم دانا زۆر بێمەبەست و دواتریش چەند ئەشایترم لەناو ئۆتۆمبیلەکەم دانا. دواتر دایکم هات قورئانێکی تری هێنا و دایە دەستم منیش لەناو چەکمەجەی سیارەکەم دانا. من هەروام زانی ئەو قورئانەی کە خوشکەکەم دایەتی بە من بۆیە سیارەکەمان لێ خڕوچوون بۆ گوند. بۆیە دواتر بینیم لە سۆشیال میدیا و شتێکی وا بڵاو بۆتەوە. بۆیە خوشکم پێوتم ئەمە قورئانەکەی ئێمێ کەوتوتە سەر شەقام. بۆیە من زۆر داوای لێوبردن لە هەموو موسڵمانانی کوردستان و هەموو دنیا دەکەم. ئەم شتێ زۆر بێمەبەست ڕوودایە. بۆیە ئێمە کەسێکی زۆر دیندار و تەقوادارین ئەم شتانە لە ئێمە ناوەشێتەوە قورئان پەرش و بڵاو بکەینەوە لەسەر شەقامەکان بڵاو بکەینەوە. بۆیە ئەمە زۆر بێمەبەست ئەم شتەیە ڕوویدایە. لەم دوو ڕۆژێ ڕابردوودا ویدیۆی کچێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە کە تێیدا دەردەکەوێت پۆستەرێکی بەدەستەوە گرتووە بە 3 زمان لێی نووسیوە باوەش بە خۆڕاییە. بە پێی زانیاریەکانی ئێمە ئەو کچە خەڵکی سووریا و یوتیوبەرە ئەو کارێکی وەکو چاڵەنجە کردووە. لە ڤیدیۆکەدا دەردەکەوێت ئەو کچە لە پاکی شاری هەولێرە کە لە بەردەم قەڵای هەولێردایە ژمارەیەک خەڵکی ئەو ناوەش لێ کۆبوونەتەوە و پێی دەڵێن بەم ڕەمەزانە ئەمە چی دەکەی لێرانە و چۆن دەبێت بەم شێوازە بێ سەر شەقام و داوا لە خەڵک بکەی بێن لە باوەشت بکەن هەرچەندە بۆیەوە توی بیش بێتونیان بۆ خۆشی بێ نابێتن لەبەرەوەی ئێستا ڕەمەزانە و ئەم شتێ لە ناو خەڵکی قبول نەکرەوە هەرزوو کۆتاییان بە شتەکە هێنا. بۆیە بە پێی زانیاریەکانی ئێمە کە لە سەرچاوێکی ئاگادار لە ئێمە دەستی کەوتووە نەیویست ناوی ئاشکرا بکرێت. ئەم کچە خەڵکی سووریایە و یوتیوبەرە ناوی کارۆلین مارلینە تەمەنی 24 ساڵانە و لە ئێستادا لە مالیبۆرنی ئوسترالیا دەژی. ئەم کچە لە یوتیوب ڤڵۆگ دەکاتنەوە بۆ هۆیە ناوبانگێکی باشی پەیدا کردووە. لە نەورۆزی ئەم ساڵیش ڤیدیۆی لە هەولێر تۆمار کردووە. ئەو سەرچاوە بە ئێمەی ڕاگەیاند ئەو کچە چاڵنجی کردە بۆ باوشی بە خۆڕایی چەند کەسێکیش باوەشیان کردووە بەڵام دواتر خەڵکی لێی کۆبوونەتەوە و نایهێشتە ئەو چاڵنجە تەواو بکە. بە پێی ڤیدیۆیەکی دیکە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە تێدا دەردەکەوێت چەند کەسێک پاڵ بە کچەکەەوە دەنێن و دووری دەخەنەوە لە شوێنەکە. ئەم ڕووداوە دوای ئەوە دێت شەوی ڕابردوو کوڕێک و کچێک لە شەقامی سالمی شاری سلێمانی سەمایان کرد و ئەوەش کاردانەوەیەکی زۆری لێکەوتەوە. ئەم شەمە بەشێک لە موسڵمانان لەو جێگەیە نوێژی تەراویحیان لێ کرد. واروها ئێمەش پەیوەندیمان بە پۆلیسەوە کرد. هۆگر حەزیز وتەبێژی پۆلیسی هەولێر ڕاگەیاند هیچ کەسێک سکاڵەیەکی لەسەر ئەو ڕووداوە تۆمار نەکردووە بۆیە بە دواتچوونەوەمان بۆ نەکردووە. بۆیە تۆ وەکو کەسێکی ئەم شارە ئەم شتانت پێ جوانە دوو گەنج سەما دەکەن لەسەر شەقامەوە گەنجێکی تریشداوە لە خەڵک دەکا بێن باوەشی پیاکەن. ئایا ئەمە پێشکەوتنە یان جێ لە شێوێنیە گەنجەکانمان بەلا ڕێدا ببەن بۆیە ڕایخۆ لەسەر بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان و پێتان خۆش ئەم جارە لەسەر چ ڤیدیۆیەکی تر راپۆر دروست بکەن یاخۆ لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و کۆمنت و شەریشتان لە فکر نەچێ و سەبسکرایبی چەناڵەکەش مام بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بی کە ئاگاداری هەواڵەکانمان بین. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.